عليكم ورحمة الله وبركاته. لهر شوينيكن صلاة خواهي قبرتان لبيت كإيمة دبينن ياخد شويتان الإيمة دمويلم وانيدا والامي قمانك بدمو إن شاء الله وروني بكينوا كبردوام ناحزاني إسلام أواني كالدين شارزانين رخنيان لدين هيا يان قماني هيا خوي أم باسدكنوا أيش باسي كالسر قرآن فيما ندوتري شيطان كان دي رازين نوا برسيارك بمشك ما انداديت باشا تسيدي سلمينك أو قرآن للا أخوا ونسراوا بلغتي لسر أوا إيوه چون دتوان بيسلمين أم قرآنك إما أخوي تعالى من نبي نيوه إيوه ظلنم قرآن للا أخوا تاب الزندراوة تخواره وكلامي أخواه أما برسيارك هم مسلمان خوي پێویستە قەناعەتی تەواوی هەبێت و وەڵامی تەواویشی پێبێت بۆ ئەو کەسانەی کە ئەم نەخۆشیە لە دڵیاندایە بێ باوەڕا هەر لە کۆنەوە هەر لە زەمەنی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەو پرسەیان کردووە تویانە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کەسێکی تری وەرگرتوێتەوە یان خۆی نووسیوێتی یان سوودی لە جوولەکە و گاورەکان وەرگرتووە لە کتێبەکانی ئەوان یان هەوڵی زۆری داوە و واتە جێدەستی خۆیەتی بەڵام لەم قورئانە پیرۆزەدا ئەوەندە بەڵگە هەیە کە ئینسانی عاقڵ و ژیر و ئینسانی زانست خواس بگاتە نەتیجە و یەقین لە مەسەلەکەدا دەمانەوێت وەڵامی ئەوە بدەینەوە. خوای تەعالە لە قورئانە پیرۆزەکەیدا بە چەندین شێواز وەڵامی ئام گومانەی داوەتەوە بۆ ئەوەی خەڵکی یەقینی هەبێ. بەڕاستی پرسێکی زۆر گرنگیشە چونکە ئینسان کە زانی قورئان لە لای خواوەیە یەقینی تەواوی لەمە هەبوو ئێوە کاتە تۆ چیت بۆ دەمێنێتەوە ئەی مرۆڤ؟ تۆ خوای تەعالات نەبینیوە بەڵام کەلامی خوای تەعالا لەبەردەستی تۆدایە کە بۆت دەرکەوت قورئان لەلایەن مرۆڤەوە نەنووسراوەتەوە دەبێت کۆمەڵێک بیر و باوەڕی باشت لێرە بەدوا بە دروست بێ لێرە بەدوا باوەڕت بە نێرەری ئەم قورئانە هەبێت باوەڕت کە خوای تەعالە باوەڕت بەم کەسە هەبێت کە قورئانەکەی گەیاندووە کە پێغەمبەری خوایە و ڕەسوولی خوایە و باوەڕت بە ناوەڕۆکی قورئانەکەش هەبێت کە ئاینی پیرۆزی ئیسلامە کە لە چیدا خۆی دەبینێتەوە لە باوەڕهێنان بەخوا بە پێغەمبەری خوا بە مەلایکەتەکان و ئەوەی تێدایەتی بە ڕۆژی دوایی والحاصل پرسەکە هەم پرسێکە مسلمان دەبێت خۆی لەو گومانە بە دوور بگرێت و هەم دەبێت بزانێت دەرەنجامی ئەم بیر و باوەڕە باشە کە بۆی یەقینی هەبوو کە قورئان لە لای خواوە دابەزیوە کۆمەڵێک دەرەنجامی باشی بۆ دروست دەبێت ئیمانێکی دامەزراوی دەبێت لێرە بەدووە باوەڕی بە هەموو شتێکی دواتر دەبێت. چۆن نمونەیەک بێنمەوە پێشەوەی بێمە سەر باسەکانی ناو کتابەکە کەسێک خێزانێک ئەگەر کەسێکیان کوڕێکیان ون بوو بێت 20 ساڵە کەس نەیبینیوە لەم لاوە ڕۆژێکیان پیاوێک کوڕێکی تر بێتە لایەن و بڵێ کاکە من لە لای کوڕەکەتانەوە هاتووم 20 ساڵە سۆراخی نییە هیچ کەس هیچی دەربارە نازانێ بڵێ من لە لای کوڕەکەتانەوە هاتووم و دەمەوێت ئەخباری کوڕەکەتان پێ بڵم سەرەتا باوەڕی پێ ناکەن بابە 20 ساڵێمەوە نازانین ماوە 30 ساڵە هیچ کەس نازانێت نە زیندانیە نە هیچ تەواو ناخر هیچ نازانین و یەقینیان نییە لە مەسەلەکەدا بەڵام ئەگەر گەیشتە ئەم نەتیجەیە کە بڵێ کاکە من هەندێک نیشانەتان پێ دەڵم بۆ ئەوەی باوەڕ بم بکەن منتان نەبینیوە بەڵێ پێشتر بەڵام من کۆمەڵێک نیشانەتان دەدەمە بەردەست کە بەم نیشانەیەوە یەقینتان هەبێت کە من لە لای کوڕەکەتانەوە هاتووم خۆم پێشتر کوڕەکەتان نەبینیوە ئێوەشم نەبینیوە بەڵام وەرە پێتان ئەڵێم کۆمەڵێک شت ئەوە فڵانە شتە کە لە لای کوڕەکەتان کاتی خۆی پێی بوو ئەوە هێناومە ئەمە نمونەیەک بۆی باوەڕم پێ بکەن. شتێکی تر دایم لەناو هەموو خێزانێکە کۆمەڵێک قسە و باس و نهێنی و گفتوگۆ هەیە تایبەتە بە خێزانەکە وانە هەموو یەکێک لێوە نیتانە با یعنی هەندێک تایبەتمەندی خێزانەکەی خۆت دەزانیت نیشانەی چۆنیەتی پێکەوە ژیانتان و کۆمەڵێک شت هەیە دەیزانیت
ئەگەر هەندێک شت لەم ئەسرار و نهێنیانەش دەربڕێت کابرا بڵێ کاکە بۆ یەقینتان هەبێت کە من لە لای کوڕەکەتان هاتووم ئەها ئاوا دەژیان ئاوا بوون ئەبەو شێوەیە هەڵسوکەوتانە بوو بیرکردنەوەتان ئەوا بوو تەواو یەقینیان بۆ دروست دەبێت دەڵێن دەیت خوا بزانین چۆنە کوڕەکەمان چۆنە ئەها کە گەیشتیە بەڵگە کۆمەڵێک بەڵگەت دەستکەوت کە بیسەلمێنێ ڕاستی قسەکەت اینجا دەبێت ناوەڕۆکەکەی هەموو گوێ لێ بگری بۆیە دوای ئەوەی کە ئام خێزانە چەند بەڵگەیەکیان دەستکەوت کە فعلەن فڵانە کەس لە لای کوڕەکەیان هاتوتەوە لێرە بەدووە گوێی بۆ شل دەکەن گوێ لە هەموو قسەیەکی دەگرن و پێیان خۆشە دەیت خوا کوڕەکەمان چۆن دەژی ئێستا چی بەسەرات هەرچی بێڵی لێ وەردەگرن تا ئەو کاتەی ناڕاستی قسەکان دەردەکەوێت ئەجینە هەموو شتێک باوەڕ پێ دەبێت کەواتە تۆی موسڵمانیش من نمونەیەکی بەسیتە قورئانی پیرۆز ئەوەندەی بەڵگە لەگەڵ خۆی تێدایە کە تۆی موسڵمان هەم خۆت بیر و باوەڕێکی باشدا بمەزرێنی و وەڵامی هەموو کەسانش بدەیە کە دڵیان نەخۆشە کە غافڵن کە گومانیان هەیە لەوەی کە قورئان لەلایەن خواوە هاتبێت و وەڵامی ئەو کەسانش بدەیەوە کە دژەدینن بە ئاشکرا نایانەوێت ئەسڵەن تێبگەن کە لەلای خواوە دابەزیوە چونکە ئەوان کێشەیانەوەی کە بزانن یەقینیان هەبێت لەلای خواوە دابەزیوە یەکجاری بێئومێد دەبن لە ژیانی خۆیان بەڵێ یەک لەم خاڵانە کە لە کتابەکە لە بەردەستاندایە أن هذا القرآن تحدى الإنس والجنة على أن يأتوا بمثله فعجزوا قرآن تحداي همو خلق دكات بتوان وكو أم قرآني وش قرآنك دابين قرآن ابن سنوكو قرآن باشا 1400 صالة خلقاني كي نكشة صلابر نكشة صلابر دشة صلابر شي نسيوه وكو لابرا بلام ناورك كيتيا ناوەڕۆکەکەی باسی چییە تۆ وەرە کەسێک تا ئێستا نەیتوانی تەحەدای هەموو خەڵک دەکەم قورئانە پیرۆزە دەفەرمێت هەر یەکێک لە ئێوە هەمووتان بەیەکەوە کۆ ببنەوە ئینس و جن بەیەکەوە کۆ ببنەوە بە ئەندازەی ئەم قورئانە بتوان شتێکی وەکم قورئانە بنووسن ناتوانن بنووسن قل لئن اجتمعت الجن والإنس والجن پێیان بڵێ ئەگەر جنۆکە و ئینسانەکان هەموو بەیەکەوە کۆ ببنەوە ببنە یەک دەست لیژنە و گروپێکی هاوبەشی ملیارەها شەخصی دروستکەن لە جنۆکە و لە ئینسان درستی کەن بۆ ئەوەی ئەن یەئتوە بمثل هذا القرآن وەکو ئەم قورئانە بنووسن و وەکو ناوەڕۆکی ئەم قورئانە شتێک بنووسن لا يأتون بمثله بأندازهم قرآن قد ناتوانن ولو كان بعضهم لبعض ظهيرا هر چەندە پشتیوانی یەکتریش بن بۆیە دەبینی ئەمڕۆ زۆر بەیان نامە و ڕێککەوتن نامەی مافی مرۆڤ و چەندین شت وڵاتان دەیکەن بەڵام هیچیشی نەیتوانیوە جێگە و پێگەی ئەم قورئانە لەخکات هیچ بگرە جارنامەی مافی مرۆڤ کاتێک کە کۆمەڵێک یاسا و ڕێسای نووسیوە نەیتوانیوە شتێکی باشتر لە قورئان بێنێت هەموو ئەو شتانەی کە لە جارنامەی مافی مرۆڤیش داهاتووە شتە باشەکانی هەر ئەوانە کە لە قورئان داهاتون بۆیە قەت نەتبینیوە لە وڵاتێکی بێباوەڕ و کافر کە باوەڕی بە دین نییە باوەڕی بە ئیسلام نییە قەت ناڵێ بە لە وڵاتەکانی خۆمانە خەڵکی هان دێن لەسەر مەشروب خواردنەوە بە هانیان دێن لەسەر درۆکردن بە هانیان دێن لەسەر ئەوەی یەکتری بکوژن سەیریکەن بنەما پاک و جوانەکانی ئیسلام کە بانگەوازی بۆ کردووە جارنامەی مافی مرۆڤیش ناتوانێت لێی دەدا بەڵێ قورئان تەحەدای هەموو ئینسان و جنۆکە دەکات باوەکو قورئان دابێنن ئەی لەمە گەورەتر چیتر ئێستا قسەی زانایەکتان بۆ دەخوێنمەوە کە ناوی لە کتێبەکەتاندا نییە ناوی میلەرە زانایەکی ڕیاضیاتی بوو بیرکاری پیاوێکی زۆر بەدیقەت و سەرنجدەر بوو ویستی سەیری قورئان کە بزانێت لەم قورئانەدا کەم و کوڕی و نوقسانیەکانی چین کاتێک گەیشتە ئەم ئاەتەی کە خوا دەفەرمێ ئەفەلا یەتەدەبەڕون القورئان ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا زۆر سەری سوڕما چون قورئانێک 1400 ساڵ لەمەوبەر نووسراوە بە خەڵکی دەڵێ بۆ بیر لە قورئان ناکەنەوە بۆ سەرنج لە قورئان نادەن بزانن چی تێدا نووسراوە خۆ ئەگەر لە لای غەیری خواوە نووسرا بێت ئەوە ئێستا هەڵە و نوقسانی زۆری تێدا دەبوو اینجا دەڵێ چیت ئەو زانایە دەڵێت لا يوجد مؤلف في العالم
أن يؤلف كتابا ثم يمتلك الجرأة أن يقول للناس أن هذا الكتاب خالي من الأخطاء. طالما مستحيلة لجهانا نسرق بدوزي توا هرچەند دەشتەکەی زۆر جوانیش بێ کە نووسیوێتی کتابەکەی جورئەتی ئەوە بکا بڵێ کتێبەکەی من بێکەم و کوڕیە بڕۆن بە ئارەزوی خۆتان لێی بگەڕن هەڵی تێدا نادۆزنەوە کەس جورئەت ناکات. تا ئێستا مرۆڤایەتی ئەم هەموو سەلیقەیە و ئەم هەموو زیرەکی تێدا هەڵکەوتووە کەسێک جورئەتی ئەوەی نەکردووە. ئەی چۆن قورئانێک کەسێکی نەخوێندەوار کە محەممەدە عەلەیهی السەڵات وەسەلام ئەم قورئانەی هێناوە لەناو قورئانەکەدا بڵێت بە ئارەزوی خۆتان بگەڕن هەڵی تێدا بدۆزنەوە ناشی دۆزنەوە. ئەوە زۆر سەرنجڕاکێشە بەڕاستی ئەم قسەیە. خۆی لە خۆی دامە یعنی ئەوە دەگەیەنێت کە قورئان ناوەڕۆکەکەی بێمنەتە لەوەی کە خەڵک بتوانێت هەڵی تێدا بدۆزێتەوە. چ کتێبێکەیە ئەمە خۆی بەڵگەیەکی بەهێزە. بۆیە دەڵێ زۆر سەرم لەم ئاەتە سوڕما. بەڕاستی ئەم ئاەتە ئەوە دەگەیەنێت کە قورئان يعني لا لبشره وننسى ولا بشره شكو بشر جرأتي وانا كذا قصي بكات دوايه وكا تنشتيش تر سرنز ددا سرنزي ام قصه يدا كا ضل عندك شتي قران تحداي خلشي بيكر دوا اجر للاي مروفو با دبوا بدرو هندرا با ده فرمي القران ده صورتك ده وزيل سر مامي بيغمبر صلى الله عليه وسلم تبت يدا ابي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. دفرمي لهمو ما مكاني سرسخ الترب ولا خلشي سرسخ الترب وبيغمبر صلى الله عليه وسلم كدجمناتي بيغمبري ديك صلى الله عليه وسلم أبو لهبو بدواي أودا دقرا لشوية بيغمبري خواه بدرو بينتوا حاشا بدرو بينتوا إباشا ضل أجر أم قرآن للاي محمد والنسلا بايا ياخذ وكو بشر نسيباي بشر جرأتي ندك اشتوابك سامنات وانم اشتيك بنوسم لسريك لأي وكبشتان ناسم بلهم تو هتا دمريت نابي تخاوني خانو كلواني ده صالي تربي خاوني خانو يكبو خو هل تند تنبلج بيو كسا ببي خاوني خانو يجي خوي من بدرو دي مولقسه كما وانيا چۆن دەشتیواتوانگم کەس ناتوانە شت لەسەر کەسێکتر بنووسێت لە داهاتوودا بۆ چونکە مادام بەشەرم دڵم باشە بۆ قابلی هەیە ببێتێ. ئێ باشە محەممەد ئەوە هەر میلەر وا دەفەرمێت کە موسڵمان بووە ئەمە زانە ڕاضیاتیە دەڵێ باشە چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر قورئان لە لای خۆیەوە بێت چۆن دەتوانێت بڵێ ئەبوو لەهەب سەیەصڵا نارا ذات لەهەب هەتا لە ئەگریدا دەبێت. ئەی ئەگەر لەلای بەشەرەوە بە بۆ ئەبوو لەهەب 10 ساڵ دوای ئەوە ژیاوە بڵێن سەرەتایی 10 ساڵێکی لەبەردەستا بوو دوای دابەزینی ئەم سوڕەتە باشە بۆ ئەو بە دوای وەدا دەگەڕا پێغەمبەر صلی الله علیه و سلم بدرو بێنێتەوە بۆ نەهات بڵێ خەڵکینە بۆی بزانن کە محەممەد ڕاز ناکە عەلەیهی السەڵات وەسەلام ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیللا الله وأشهد أن محمدا رسول الله من بەچی ئێسماگرەوە ئەو موسڵمان بوو نەیتوانی. بەڵگەیەکی بەهێزە دەڵێ بەڕاستی بەڵگەیەکی بەهێزە کە لە قورئانەکە لەلایەن خواوەیە لەلای بەشەرەوە نییە و ئەوەی کە لەناو قورئانە وتراوە هەمووی ڕاست و دروست هاتوو دەدی هەڵەی لێ نادۆزرێتەوە. ئەجینا ئەبوو لەهەب با جورئەتی کرد با موسڵمان و با وتپایەوە قورئان و پێغەمبەریشە مەدرۆهێنایەوە. سەرنجێکی ترمان دەدات هەر میلەر دەڵێ شتێکی تر کە سەرنجی منی ڕاکێشە خوای تەعالا لە قورئانە دەفەرمێت لەتەجیدەنە ئەشەدە الناس عەداوەة للذین آمنوا اليهود والذین أشركوا لە هەموو کە زیاتر کە دژایەتی ئیمانداران دەکات جوولەکە ومشركين. طلع عجيب جوولەکە ئەوەندە سەرسەختە بۆ مسلمانان باشە بۆ ناتوانن نیەتپاچی خۆیان دەرخەن و بۆ ئەوەی قورئان بەدرۆ بێننەوە لە زەمانێکا بێن ئاشتەوایی لەگەڵ مسلمانان بەرپاکەن بڵێن ئێمە ئاشتین لەگەڵ ئێوە ما خۆش دەوێت دژایەتیتان ناکەین نایکەن. دەڵێ ئەمە بەڵگەی لەسەرەوەی 1400 ساڵە نەتبیندرا جوولەکە ڕۆژێک لە ڕۆژان چی بکات بێ بڵێ من ئاەتە ڕەت دەکەمەوە و ئەوە تایمە خۆشەویستیمان بۆ ئێوە هەیە ڕقمان لێوە نییە بەردەوام لە پیلان جێڕانان. بەڵێ ئەمە قسەکانی میلەر بوو کە سەرنجی داجا بۆیە ئینسانی عالم ئینسانی تێگەیشتوو زۆر نزیکە لە هیدایەت زۆر نزیکە بەس ئینسانی جاهل زۆر دوورە لە هیدایەت چکە هیچ نازانێ بەشێکی زۆری ئەو کەسانەی کە ڕخنە لە دین دەگرن
لەناو کۆمەڵگەی مسلمانانیشدا هیچ زەدی نازانێ فەقیرە، هیچ نازانێ، هیچ یعنی نازانێ قول و فولی جیازەکان چییە، دەست ڕەخنەش لە دین دەگرێت دەڵێ دین شتی وای تێدا کاکە دەوەرە بخوێنەوە تۆ وەڵڵا نەزانیتە عالمە گەورەکان کە کافر بوون بێ باوەڕ بوون کاتێک سەرنجێکی باشیان لە قورئان داوە لە ناوەڕۆژی قورئان داوە گەشتونە نەتیجە کە قورئان ڕاستە، تۆ هیچی لێ نازانی لە قورئان دەژڵی ناڕاستە، ناشتەوێ تێ بگەی بزانی ڕاستە یان ڕاست نییە. بەڵێ قورئان یەکەم شت تەحەدای خەڵک دەکات دەڵێت باوەکو قورئان بتوانن بە ئەندازەی قورئان شتێک بنووسن، دوای ئەوە زانی خەڵکەکە توانای ئەوەی نییە هەرچی جنۆکە ئینسا تەڵەبەکەی تەحەداکەی کەم کردەوە لە ئاەتی شتدا فەرمووی ئەم یەقولون افتەراه دەڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڵی بەستووە قل فأتوا بعشر سور مثله با بەس 10 سوورەت 114 سوورەت نا 10 سوورەتی وەکو قورئان بنووسن 10 سوورەت هەڵیشی بەستن خۆیان مفتەرایات بووە با بارزی خۆیان ئیفتیڕای بکەن ناتوانن. ولو لآياتي تردى وادعوا من استطعتم من دون الله إن كنتم صادقين شيش يارمتي تاندا بيارمتي تاندا دعائي وتحداك كم دكاتوا زان مروف لتوانا دانيا تفرميت يكسر ردن جال بابيا وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا أقري وقمان تان هي لويك بوسر بيغمبرنا دومانا داما مزاندوا فأتوا بسورة من مثله يكسورة وكو قرآن بالنسن وادعوا شهداءكم من دون الله إن كنتم صادقين والشهداء كان يجتان شاهد كان تان بين لقل خوتان أقل راز دكان يعني تحدى لو يزي أترسيكا ضل يقل راز دكان يعني يقل راز دكان دروزنن لاهويان دا ضل يقل راز دكان شيء يارمتي تان دا بيارمتي تان دا باز جنوكش دقلتان بيت لو يزي أتحدى قرآنك أما بلغيه شي زور بهيزة بو كسيك عقل بيت كبدواي راسي دا بقره الباحث عن الحقيقة بيت بدواي حقيقة دا بقره أما بلغيه شي بهيزة قرآن شيء أنا دور كتابك من نفس زي بداية كام أديبا نسيويتي كام عالم قبل نسيويتي بلا كتابك من هرسي كم كوريتي داني وكسج ناتواني كم كوري اللي بدوز توا كز ناتواني بلا القرآن 1400 صالة تحدى خل شي دكات خالد شي تر كذا يسلمني القرآن كلامي خوايا البشر مهما كانوا من العلم والفهم فلا بد أن يقع منهم الخطأ والسهو بشر هرتسن دزيرك بيت هرچەندە زیرەک بێت ئەوە ئللا هەڵەی لێوارد دەبێت کە تووشی هەڵە بێت و شتێک بەناڕاست بنووسێ بێڵێت سەهو دەکات نوقسانی لە نووسیر و لە قسەکانیدا دەبێت ئللا قورئان نەبێت کە هیچ کەم و کوڕیی تێدا نادۆزرێتەوە کەم و کوڕی لە خاڵی یەکەمە ناتوانن وەکو قورئان بنووسن خاڵی دووەم باسی نەوەڕۆژی قورئانە ناتوانن وەکو ناوەڕۆژی قورئان لە ناوەڕۆژی قورئان کەم و کوڕی تێدا بدۆزنەوە هەندێک جار هەیە کەسێک کە شارەزاییەکی بەسیتی لەوانەیە فعل و فاعل و مەفعول به لێک نەکاتەوە نەزانێت چییە نازانێت مبتەدە و خەبەر و جملەی فعلی و ئیسمی چییە دەڵێ وەڵا لە قورئانە هەڵەی زمانەوانی تێدایە لە قورئانە ئەوە هەیە کاکە نەیزانی خۆ تۆ وەرەگە بیزانی وەڵڵا قەیناکە بەڵام ئەوەی کە تۆ ئەسڵەن چی قواعد و ئەسالیبی لغەی عەرەبی هەیە هەموو لە قورئانە ئەوانەی کە ملحدن من ئێستان بیرە لە شەشی علمی بوو مامۆستایەکی زۆر زیرەکی عەرەبیمان هەبوو مەشروب خۆر بوو زۆر زیرەک بوو بەڵام هەرچی بەڵگەی بەدەستیەوە بوو بۆ لایەنە بەلاغی و قەواعیدەکانی خۆی بەس قورئان بوو هیچتری بەستەوە نەبوو خەڵکی بێ باوەڕ کە نمونەی بەلاغی و فەساحەت بێنێتەوە لە عەرەبیدا ئیلا دەبێت ئاەتی قورئان بێنێتەوە ئەوەندە فەساحەتی تێدایە کەواتە تۆ دێڕخنە لە قورئان دەگری دەڵێ وەڵا کەم و کوڕی زمانەوانی تێدا لە نەزانی خۆیەتی ئەو کەسە قسووری عیلمەکەی خۆیەتی ئەجینا نوقسانی تێدا نییە ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا لا آيات فرمي هل دوما خالد دوم لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه تنزيل من حكيم حميد هڵی لێ نادۆزیتەوە ئاشکراو نهێنی ئەوەی کە ڕووکاریەتی ئەوەی لە ناوەڕۆژیدا هەڵە و کەم و کوڕی و باتڵ لە قورئاندا نادۆزیتەوە شتێک نادۆزیتەوە ڕێنوێنی خەڵکی بکات بۆ شتێکی خراپ لە بۆ چونکە لە لای خوایەکەوە دابەزیوە کە حەکیمە حەکیم زۆر کار لە جێ حەمید سوپاسکراوە خوای تەعالا لەسەر هەموو
ئەم مەخلوقاتی کە دروستی کردوێت لەسەر ئەم قورآنە جوانە کە دای بەزانێتە خوارەوە. خاڵی سێیەم أن الله تكفل بحفظ هذا القرآن العظيم. باشا أو كساني كباورتان واني قرآن للايان خواوية دي خواي تعالى خوي كفالتي أوي كردوه كقرآن دا بارزت أو قرآن إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. إيما خوما قرآن من دا بزاندوه وإيما جدي بارزين سيري كان 1400 سال ماوەیەکی کەم نییە قورآن کەلیمەیەک پیتێکی نەگۆڕدراوە. کاکە مەختوتەمان هەیە 50 ساڵە نووسراوە وەکو خۆی نەماوەتەوە 50 ساڵە 50 ساڵ ئەوەی کە ئیشی مەختوتاتی کردووە بینیوێتی 50 ساڵ 100 ساڵە مەختوتەیەکە ئەنواشتی ناوی گۆڕدراوە ناو یعنی دائیم لە ئیشی مەختوتاتە ئەوەی کە لە خوێندنی ئەکادمیدا دەخوێنێت کە تحقیق مەختوتەیەک دەکات یەک لە ئیشە سەرنجەکانی چێ دەیبیکات کە تحقیقی مەختوتەیەک دەکات و دەستنووسێک دەیکات تەبعی دەکات دەڵێت دڵنیابەوە لەوەی بزانە ئایا ئەم کتێبە بەڵێ بە ناوی ئەوە نووسراوە بەس چۆن دەیسەلمێنیت کە ئێوە دەبێت کۆمەڵێک چکە بۆی هەیە ئەو نەبێت بۆی هەیە پەڕێک یەکێشتر نووسی بێتەوە وتیان فلانە کەس نی فلانە کەسە. ئێستاش ئەوەی خەلیل فەراهیدی گومان لەوە هەیە ئەوە یاخود ئەوە نێوانە گومان لەسەر ئەوە هەیە کتابەکەی ئەوە یاخود ئەو نییە. مەبەستم چیە لێرەدا یعنی ئەوەی ئینسانەکان دەیکا بۆی هەیە ون بێت دەستنووسی تۆیە بەڵام دوای ماوەیەک نامێنەی تۆ نییە. باشە ئەگەر بڵێن وەڵا کاتەکەی زۆر نیە 1400 ساڵ باشە خۆ عیسا عەلەیهی السەلام چەند پێش پێغەمبەری خوا بوو؟ ئێستا 1400 چلە ئەی میلادی چەندە؟ 2019 یعنی 619 ساڵ وانە 619 ساڵ باشە بە 619 ساڵ کتابەکەی عیسا عەلەیهی السەلام نەمایەوە. ئێوە قورآن 2619 و 152 ساڵشی بەسەر ڕۆیشت. یعنی ئەگەر بڵێ وەڵا ئاخر بەوەنە فەرقی جیاوازی زۆرە دەڵێن باشە خوای تەعالا کە تەحەدای خەڵکی کردووە دەفەرمێ من خۆم قورآنەکە دەپارێزم نەک خەڵک خۆم دەیپارێزم فعلن پارێزراوە قورآن کەلیمەیەکی نەگۆڕدراوە. ئەوە تا دەی بۆ خۆ هەر 560 ساڵ بوو ئینجیل بۆ نەما بۆچی نەما وانە خۆ نیوەی قورآن کەمتریش بوو قورآنەکە ماوەتەوە کەواتە ئەمەش بەڵگەیەکی بەهێزە خوای تەعالا قورآنی پاراستووە لە ونبوون لە تحریفکردن و گۆڕانکاری بەسەریدا. خاڵێکی تر الإعجاز العظيم الذي اشتمل عليه القرآن في التشريعات والأحكام والقصص والعقائد. أمهم أسرار نهيني لا ناوروش القرآن ده تا استوى بس باسي القرآن من بقشتي كده أم شريعتي القرآن ده لو جوان ترنية بمرفاتي كمرفاتي ناتجرباري لبر أوي لقال هواو أرزوكاني تقنا قدوا أجينات چه هي لمرفاتي نزانت كدزي خرابة چه هي لمرفاتي نزانت مشروب خوارنا وكارش خرابة چه هي نزانت زنا كارش خرابة چه هي نزانت اختلاط وتيكالي ونظرت كارش خرابة دزان أسوارك خرابة بەڵام هیچ دەسەڵاتیان نییە دەیکەن بە دوای هەوا ئەرزەکان دەکەون ئەوەی شریعەت دایناوە شریعەتێکی ئەوەندە پاکە ئەوەندە تەواوە بە مرۆڤایەتی ئەگەر مرۆڤایەتی جێبەجێی کات یەقینەن لەو باشتر نییە بۆ مرۆڤایەتی خۆی بەڵام نایکەن بۆیە دەبینیت بە ئەندازەی دوورکەوتنەوەی خەڵکی لە شریعەتی ئیسلام لە شریعەتەکەی قورئان خەڵک لە بەدبەختیدا لە نەهامەتیدا ڕۆژانە چەندین کەس بەهۆی جگەرەوە دەمرێت بەهۆی مەشروبەوە بەهۆی حەوادیسی شەرعیەوە هەر هەمووی هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە لەگەڵ ئیسلام دانین حتا وەرە مەسەلەی میرات تەشریعاتی قانونی وەزعی چی کردووە توانیوێتی لە میراتە هیچ بۆ خۆی بنووسێت نەوەڵڵا هیچی نەنووسیوە بڕۆ میرات لە قانونی وەضعیدا سەیری کە هەمانە میراتەیە کە لە شوێ داهاتووە لە شەریعەت داهاتووە باشە تۆ بۆ کە دڵی ئیسلام دواکەوتووە گەڕانەوەیە بۆ چاخی بەردین 1400 ساڵ لەمەوبەر تۆ ئێستا لە سەردەمی پێشکەوتن دای ئەی بۆ ناتوانین میراتێکی جوانتر بنووسی بۆ یاسایەکی میراتی جوانتر نەنووسیوە ئللا ئەوت گۆڕیوە دەستکاریوەت کردو نابێ ژن و پیا و
للذكر مثل حظ الأنثيين بيت و دەستکاری وەکیان کردنا بەس بەگشتی میرات چۆن ئیشی پێ دەکرێت لە قانونیشە هەروەیە کە لە شریعەتی ئیسلامدایە ئێ باشە کە شریعەتەکە ناتەواوە بۆ نەتوانی ئەم هەموو مرۆڤایەتیە بۆ ناتوانە شتێکی باشتر دانێت لەوەی کە لە شریعەتی ئیسلامدا میراتی دانەوە جا کە تۆ لە میرات تێگەشتی مرۆڤایەتی دەسەوەستانە وەڵای لەوکانی تریش بەو شێوەیە بۆیە مەسەلەی سجن لە شریعەتی ئیسلامدا مەسەلەن کەسێک دەکوژێت شریعەتی ئیسلام چی داناوە ئەگەر بۆ خاوەن مردوو کوژرا و هەیە بیکوژێتەوە بەس خۆی نا دەبێت دەسەڵات بۆی بڕەخسێنێت ئەو ئەگەر نا عەفوی کات زۆر باشە کوشتنەوەی ولكم في القصاص حياة يا أولي الألباب یان ئەگەری دووەم و خیاری دووەم ئەوەیە کە عەفوی کات خیاری سێمی ئەوەیە کە خوێنی وەربگرێت حەق دیە وەربگرێت دیە ئەوە سێمیانە و لەگەڵ ئەوەش شتێکی تر لە شریعەتدا هەیە پێی دەگوترێت نەفیکردن ئەو کەسێک کە تاوان دەکات لە شریعەتدا یەک لەو شتانەی کە فوقها باسییان کردو دەکرێت کەسێک لە شارەکەی خۆی نەفیکەن بۆ شارێکی تر ئەنی تاوانی خێزانێک چییە ئافرەتێک 4-5 منداڵی هەیە مێردەکەی هەڵەیەک دەکات کەسی شتر دەکوژێت دەکەوێتە زیندانەوە 20 ساڵ 30 ساڵ لە زیندان نابێت ئەم مناڵانە تاوانیان چیە ئەم ئافرەتە خۆی بژێنێت چۆن خۆی بژێنێت و مناڵەکانی بژێنێت و مانگانەش خواردن بۆ مێردەکەی دابین کا بۆ سزن بۆی بێت تاوانی چیە بۆیە چاکسازی نییە بڵێ لە قانونە پێی دەگوترێت چاکسازی گەوران لە سزنەکان ناویانەوەیە چاکسازی گەوران بەڵام ئەگەر بیت بەراوردەکەی بە شریعەتەکەی ئیسلام چاکسازی تەواو لە شریعەتەکەی ئیسلامدا هەیە بۆیە ئەو کەسە ماوەیەک لە سزندا دەمێنێتەوە خەڵکێکی تر بازیەدا باجەکەیەدا مناڵەکانی خێزانی ئەگەر بێت و بێت ڕێیەکەی تر هەڵبژێرنەوەی کە شریعەت دوێتی ئەگەر بکوژرێتەوە ئەوە کوشتن کەم دەبێت هەر لە ئەسڵا کوشتن کەم دەبێت ئێمە ئافرەتەش بە خۆی شوو دەکاتەوە تەواو نەجاتی دەبێت کەسێشتر بەخەوی دەکات ئەگەر عەفوو بکرێەوە کارێکی زۆر مبارەکە و قورئان زۆری هانی مسلمان داوە لەسەرەوە و ئەگەر خوێنیش بێت حەق بدرێ لە جیاتی 20 ساڵ بگیرێ کاکە پارەکەی لێ بستێنن کە 20 دەفتەرە 15 دەفتەرە بە قیست بۆی دابنێن با 15 دەفتەر لە دەرەوەیش بکە پارەکەش دەدا شتێکی تریش هەیە کە نەفیکردنە فعلەن خەڵک بەهۆی چیەوە گەنج بەهۆی چیەوە تووشی هەڵە دەبێت بەهۆی ڕەفیقی خراپ و ژینگەوە لە شریعەتدا نەفیکردن دانراوە کەسێک مثلەن لە سلێمانی هەڵەیەکی کردووە فقها قازی دەفەرمێ با بنێر نەفیکەن بۆ هەولێر ئەگەر لە هەولێر بێت ماڵ منداڵەکەی خۆش پێیە مناڵەکانی جیرۆدە نابن بۆی تووشی خراپی تر بن لەوێ ژینگەکەی بۆ دەگۆڕێ ئەوەی لە سلێمانی بۆی ڕەخساوە لە هەولێر بۆی نەڕەخسێت هەتا ئەم ڕەفیقی خراپانە دۆزێتەوە بیر دەکاتەوە ژینگە گۆڕین کەواتە کارێکی زۆر باشە شریعەتها بۆیە جوانترین یاسا و ڕێسا بۆ چاکسازی کۆمەڵایەتی وەی کە لەناو شریعەتەکەی قورئان داهاتووە بۆیە شریعەتەکەی زۆر تەواوە حکومەکانی زۆر تەواون چیرۆکەکانی زۆر کاریگەرن وەرە هەر یەکێک لە ئێمە لەوانەیە قورئان خوێن 100,000-200,000 سوورەتی یوسفی خوێندێتەوە بەڵام هەموو جارێ دەستێکی لێ وەردەگرێ هانیێدا زیاتر سوورەتی کاف هەموو جمعەیەک دەخوێننەوە بەڵام هەموو جارێک ئەم سوورەتە زیاتر گروتکینێکی ئیمان دەداتە ئێمە چیرۆکەکانی چیرۆکی ڕۆمان نییە ڕۆمانێک بێت و هەموو شتی ئەفسانە و درۆ بێت خاڵێکی ترکە تێدایەتی عەقیدەیەکی پاک عەقیدەیەکی زۆر پاک وەرە ئێستا مسلمان شانازی بە بیر و باوەڕی خۆیەوە دەکات وەرە بە مسلمانێک و گاورێک و جوولەکەیەک و ئاگر پەرستێک و ئاژەڵ پەرستێک و درەخت پەرستێک و والحاصل ئەوانەی کە ئەمڕۆ دەپەرسترێن گا پەرستێک و بیانێنین هەمویان بەرەو ڕێک دانیشێت خوا کامیان شانازی بە بیر و باوەڕی خۆیەوە دەکات هەرێکەی دەڵێ من شتێک دەپەرستم یەک گا یەکێکیان هەسارەکان یەکێکی تر ئاژەڵک دەپەرستێ یەکێکی تر ئەوە باشە هەمووی چینە دەڵێ ئەی مسلمانەکە دەڵێ چی دەڵێ من زاتێک دەپەرستم هەموو ئەم خوانەی ئەوەی دروست کردووە ئەوانەی ئێوە پێیان دەڵێن خوا ئەم خوای کە من دەیپەرستم هەموو خواکانی ئەوە هەموو دروست کردووە کەواتە من ئایا شانازی دەکەم یان ناستا بۆیان نە کەسیان توان بڵێ وەڵا ئەو شتانی ئێمە دەیانپەرستین ئێمەی دروست ئەوان ئێمان دروست کردنەوە وەڵا بەڵام ئێمە دەیپەرستین خوای هەموو ئەوانەش دروستی کردووە تکەی چی خوا نییە کەواتە شانازی پێوە دەکەی
سربەرزە مسلمان لە بیر و باوەڕەکەیدا لە شریعەتەکەیدا. خاڵێکی تر الإخبار بالأمور الغيبية الماضية والمستقبلية. سڕێکی تر ڕاستیەکی تری قورئان کە بۆ دەرکەوێت لەلایەن خواوە هاتووە. باشە قورئانێک 1400 ساڵ لەمەوبەر چۆن توانی محەممەدێک عەلەیهی سەڵات وسەلام باسی ئەم هەموو مێژووی ڕابردوو بکات، هەمووشی ڕاست بێت، باسی ئەم هەموو شتە داهاتوانە بکات کە لە دوای وەفاتی ئەو بە 1000 ساڵ هاتوۆتە دی. چۆن قورئانێک دەتوانێت بەشەر دەتوانێت هەموو شتە بڵێت؟ یەک سوتفە بوو، دوو سوتفە بوو، سێ شتی وا نابێت. بۆیە هەتا یەکێک لە زانەکانی مسلمانان دەڵێ ڕۆژێکیان لەگەڵ زانایەکی ئەمریکی لە گفتوگۆدا بووین، وتمان لە قورئانەکەی ئێمەدا باسی ئەوە کراوە کە مرۆڤ کە لەدایک دەبێت دروست دەبێت بە ئەتوار لەدایک دەبێت. والله خلقكم أطوارا. يكسر أولية منال كدرس بي يكسر همو دستو تشاو قاتو جوي هموش تجيبت. والله خلقكم أطوارا. بتطور إيه ويدرس كده بس قناغ يقدرس دبن. كأدلك أبرأ أمريكي زانا أمريكي وقتي مستحيل اشتوا. مستحيلة. إيه ما كاتك أو مازاني همش الصالك أو مازاني وكا قناغ يدرس بوني مروف لناوسكي دايشي دا وهلا لا لحظيه كمي دا قوناغا اما 6 صال هفته صالك دروز او بو شو قران شتي وادلت تيان كاك القران كذا باس كراوا قلت له سيشد بدرنيا امريكا عالم امريكا يا نوتا اويكا اي وديلن يان اوتا صدفه مش تيوتوا بوي هاتوا يقولون باشا اقل صدفه به صدفه اوي يقدر بيت يقدر يبز السندي شوين القرآن بس كلاه يعني زاري واحد تقول لنا كاو هادرن كابراء والله ما قدرت أدرن والله إلى خوتي فعلا دي بيشة بس تجارك ودو جار وتنزال القرآن وموضوعات كاكل الصدفة بدرت شو موضوعك باسي خلق القرآن جارك ودو جار نهاتو شوني تدرس بوني بويا للصدفة ده تقدر دوم يعني أويك دبيت يانا وتاب للاي خواوية خالد دوميانوي الله خوابي أو أن يكون عند محمد ميكروسكوبات ضخمة تيريه كم يانوي إلا أم محمد عليه الصلاة والسلام ميكروسكوب يزور قوريه أبو بيت يوتي أنا آخر كاك ميكروسكوب أجر هبو بيخول خود درس نبو أوها من كوي شو شيء ياسا اشتيده ويهتا درس بو همو ما زين ميكروسكوب كان مي سنصالك درس كراون أونيا كواتنية كم ندو من إلا سيم يعني ماشي يوت ها إنساني منصفتنا أمريكا عالم أمريكا وتيان وتا محمد ميكروسكوب إلى أبوه يزور جورا يان بالصدفة بويهاتوا يان وتا دبيت أمل لا يخوع بيت بشرنا تونشتي أوكا بس كم تعزب يجيشتين إدي وكان ينبص الماء دون نتيجة وبوكا بيعود ولا لا يخوع كان ناكرت أو فرزياني تودادنا وهيتيان طواونين خالي الششم وكتاي بينهم بخيراي القرآن ده معاتبي بيغمبر هاتو صلى الله عليه وسلم شتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ خۆی بینووسێت کەستان بینیوە کتێبێک بۆ خۆی بنووسێت و ڕخنە لە خۆی بگرێ نوقسانی خۆی باسکات یان بە خۆی هەڵەڵێت یان زۆربەی پەڕەکانی باسی خۆی تێدا هەموو قورئان 4000 ناوی پێغەمبەر هاتەوە وایە وەکو محەممەد کتێبێکی ئەوا گەورە تۆ کتێبی خۆت بێت دەبێت شتی خۆتی زۆر تێدا بێت کەس و کارتی زۆر تێدا بێت مهماتەکانی خۆتی زۆر تێدا بێت ئێ قورئان هیچیەوە تێدا نییە ئەمە تێدەگەی کەواتە ها جێدەستی پیغمبر صلی الله علیه و سلم پیو دیارنیا نناوی اوی زورت ده بالله دل یا ایها الرسول یا ایها النبی بالا مکو ناوی خوش 4000 هاتوا ناوی پیغمبر این زیاتر هاتوا زور زیاتر هاتوا اما یک وبقرا معاتبه پیغمبر صلی الله علیه و سلم تداتوا يعني مثلا خوي تعالى لسورة عبسة فرمتي عبس وتولى أن جاءه الأعمى وما يدرك لعله يزكى معاتبه پیغمبر صلی الله علیه و سلم ده فرمي پیغمبر صلی الله علیه و سلم روی گیرش کرد کاتێک مصل پیاوە نابیناکە هاتە لای و داوای لە پێغمبەر کە صلی الله علیه و سلم بەس ڕووی خۆی وەرجێڕا تۆزێک خۆ نابینا نایبینێت ئەگەر ڕووشی وەرجێڕا بێت خۆ نەیپێنەوتە دەبەسە بێ دەنگ بە ئیشی ترم هەیە بەس وتەوەلا عەبەسە پێغمبەر صلی الله علیه و سلم کەمێک ڕووی گرش کرد و تۆزێک ڕووی خۆی وەرجێڕا خۆ نابیناکە نایبینێت تا بڵێ وەڵا دەرونی ئازارداوە کە ساعەتی ڕوشاندووە لەگەڵ ئەوەدا خوای تەعالی معاتبەی پێغەمبەری صلی الله علیه و سلم کابرا کتێبێک بۆ خۆی بنووسێت ئێم معاتبەیە لا دەبم بۆ لەناو کتێبەکەم داهابێت وانە یاخود شوێنی تر کە خوای تەعالی کە دوای ئەوەی کە زەینەب لا هاوسەرەکەی جا دەبێتەوە و دوای ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیەوێت بێنێت
زەواجی لەگەڵا بکە لە ناخی خۆیدا پێخۆش بوو پێ مسلم پێ بیگوازێتەوە مارەی ببڕێت بەڵام زۆر لەوەش دەترسا کە بڵێن چووکە پێشتر کوڕی بوو ئێستا بڵێن وەڵا ژنی کوڕەکەی خۆی هێنا بەڵام ئاەت دابەزی پێشتر کە ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين قورآن ئەمەی نەفی کرد کە لێرە بە دوا کەس نایە بە ناوی باوکی ڕاستەقینی خۆی نوێ باک بکرێت هەر چەندە کەسەیش ترش بەخێوی کە واتە تەبەنی دروست نییە خوای تەعالی لە قورئاندا ئەوەشی کە لە ناخی پێغەمبەرا هەبوو دەری خست فەرمووی ئاەتەکە دەفەرمێت چی وتخفي في نفسك ما الله مبديه وتخفي في نفسك ما الله مبديه پێت خۆش بشتەکە لە ناخت دابێنە شاردا بەڵام خواوەی ناو دڵیشی خستە ناو قورئانەوە دەری خست تۆ مەیلت هەبوو بیگوازیتەوە مارەی ببڕی دەتگوت یا ڕەبی خوا باسی نەکات لە قورئانەکەدا بەڵام لە قورئانەکەدا هات چۆن کەسێک خۆی قورئان دابنێت خاڵی ئەو شتانەی کە بۆ خۆی پێی خۆش نیە و معاتەبەی خۆی تێدا بێت تێدا باس دەکات یان باسی گەورەی خۆی دەکات لە قورئانە نەخۆی زۆری تێدا باسی خۆی تێدا زۆر و بگرە هەندێک شتیش تێدا کە معاتەبەی پێغەمبەری تێدا صلی الله علیه وسلم بۆیە یەکێک لە زاناکان دەفەرمێ لو كان كتم شيئا من القرآن لكتب بعض هذه الآيات أقل في صلى الله عليه وسلم يق آياتي شارد بها ولا قرآن عندك لو آياتاني إذا شاردوا باسي نذكرت شكو بوينا خوش بزور سرزنشتي في غنبري تلابه صلى الله عليه وسلم أواني كباسم كرت برا خوش ويستكانم أما تسند بلقيشي زور مقنعة بو كسي كبدوها راستي دا دقرت بدوای حقیقت دا دەگەڕێت قورئان لەلایەن خواوە یاخودنا چونکە تۆ لە بەرامبەر ئەوەدای چۆن بیسەلمێنیت و چۆن قەناعەت بە بەرامبەرەکەت بکەیت ئینسانی وا هەیە لەوانەیە نەک ئەم 6 خاڵە 6 خاڵیشی بۆ باسکەیت ئەو باوەڕ نایەنێت چونکە ئەسڵەن نایەوێ باوەڕ بێنێت و گوێ ناگرێ یان لەوانەیە هەر تێی نەگات بەڵام ئینسانی عاقڵ و ژیر ئەوەی بەدوای ڕاستیدا دەگەڕێت بەڕاستی هەر یەکێک لەم خاڵانە بەتەنیا بەسە یەکێک لەم خاڵانە بەتەنیا بەسە بۆیە تەماشا دەکەین عالمەکانی کە بنمونەیە نامنەوە هەر کەسی وایە لەسەر یەک شت موسڵمان بووە یەک شت یەکێک لەو کەسانەی کە کۆتایی پێبێنم ئافرەتێکە باحیتەیەکی زۆر بەناوبانگە بە دوای ئەوەدا دەگەڕێت لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەم و کوڕی و عیبەکان بدۆزێتەوە دەست بە دراسەکردنی ژیانی پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم تا دەگاتە کۆتاییەکانی پێش کۆچکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەگات ئەم شوێنە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم داوا لە هاوڵانی دەکا کە خۆزگە کەسانێکدان هەبا شەوانە حراستان گرتە بە عالم ئەترسا لەوەی بیکوژن بەڵێ داوای لە سەحابە کرد و شەوانە دەهاتن حراستیان لێ دەکرد و پارێزگاریان دەکرد هەتا ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بڕۆنەوە ماڵەوە من پێویستیم بە حراسەتی ئێوە نەماوە فقط عصمني الله خوای گەورە ئەمەتی دابەزاند والله يعصمك من الناس خوا تۆ دەپارێزێ لە خەڵک فەرمووی بڕۆنەوە ماڵەوە تەواو من پێویستیم بە حراست نەما خەڵکەکە باش نەبوو کافرەکە بەڵام ئەمە ئاەتە دابەزی فەرمووی تەواو من پێویستیم پێ نییە ئەم ئافرەتە لێ کۆڵێرەوە منصیفە دەڵێ چی باشە دەڵێت ئەم ئاەتە بەسە بۆی ئینسان بیری لێ بکاتەوە ئەم قسە و ئەم واقعەیە ئینسانێکی کەسایەتیەکی سەرکردە ناتوانێ ڕۆژانە بچێتە ناو بازار بڵێ بە سیناریۆ بە فەلسەفە بڵێ من زۆر پاکم کەس من ناکوژێت حارسم بۆچی من حیمایم ناوێت سیناریۆ ناکرێشتی وا لەسەر ژیانی خۆت خۆڵکێشان لەسەر ژیانی خۆت ناکرێت ڕۆحی خۆت بخەیتە مەترسیەوە بڵێ وەڵا لێرە بەدوام من مەسئولێکی گەورەم بەڵام بەخوا منەوەم نایە ڕۆژانە بە پێ خۆم ڕۆم هەمووی دەبینێ ئێستا مەسئولی ئێستا چۆنە یەک دنیا حراست و سارەی درع و ئەسلیحەیان بەدەورەوەیە و ئێستاش دەترسێ هەڵێ خەڵکی خراپەیە سەیریکە ئیدڵە باشە چۆن ئەگەر یەقینی نەبێ محەممەد صلی الله عليه وسلم باحثەکە وا دەڵێت دەڵێ ئەگەر محەممەد یەقینی لەوەنەوە بێ کە ئەم ئاەتەی کە پێی وتراوە لەلایەن زاتێکی زۆر گەورەوە هاتووە کە ئەڵڵایە کە یەقینی داوەتێ چۆن دەتوانێت ژیانی خۆی بخاتە خەتەرەوە دەیوە من مسلمان بووم یەقینم هەیە لە جیاتی ئەوەی بەدوای ئەوەدا بگەڕێم کەم و کوڕی لە ژیانی پێغەمبەر ببینمەوە صلی الله عليه وسلم يقينم هي وأشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. محەممەد ڕەسوڵ الله. بەش کۆتایی بە دەرسی ئەمڕۆمان دەهێنین.
اللهم انفعنا بما علمتنا وعلمنا ما ينفعنا وزدنا علما، والحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.